پرۆگرامی ڕۆژێکی نوێ یەکێک لە پرۆگرامە جوان و تایبەتەکانی و دەستگای میدیایی کورساتە کە ساڵانێکی زۆرە بەردەوامە و بەیانیان خزمەت بە بینەرەکانیەکات و لە ئێستاشا بەتایبەت لە بەیانیانی هەینیە گۆرانی و موزیک بەشێکی دانەبراوە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ و چەندین گۆرانی بێژی دیار و دەنخۆش وارووا چەندین گروپی موزیکیش لە نێو پرۆگرامەکە چەندین بەرهەمی جوان و تایبەت پێشکەش بە بینەرەکانەکەن دیارە پرۆگرامی ڕۆژێکی نوێ کاتژمێرنەوە بۆ 11 ڕاستە و خۆ لاڕێی پێشکەشکارە دیارەکانیەوە چەندین بابەتی دیار پێشکەش بە بینەرەکانیانەکەن بە شێوەیەکی گشتی و سبەینێش لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ چەندین گۆرانی تایبەت پێشکەش بە بینەران ئەکرێت ستافی کورسات مەگەزین لە کاتی پرۆڤەم ئێوارەیە بڵین گۆرانی بێژ و ڕاموسیانان خەریکی پرۆڤ و ئامادەکاریانە کرد بۆ سبەینێ بەیانی بۆی کە چەندین بەرهەمی جوان پێشکەش بە ئێوە بکەن ستافی کورسات مەگەزینیش ئەرکیان کێشا و چاوپێکەوتنیان لەگەڵ گۆرانی بێژ و ڕاموسیانان کرد بۆی بزانن کە سبەینێ بەیانی لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ کام لەو بەرهەمە جوانانە پێشکەش بە ئێواکەن. وەک دەزانین بەردەوام لە پرۆگرامی ڕۆژێکی نوێوە لە ڕۆژانیێنیدا گۆرانی موزیک پێشکەش دەکرێت دوانی وەڕۆی ئەمڕۆژ گروپێک لە موسیانان و گۆرانی بێژ سەرقاڵی ئامادەکاری و ڕاهێنان بوون بۆ ئەوەی سبەی بەیانی لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ بەرهەمەکانیان پێشکەش بکەن و هەروەها لە کاتی ئامادەکاریەکانی ستافی کورسات مەگەزین سەردانی کردن و چەند پرسیارێکیان دەربارەی ئەو بەرهەمانە کرد کە ڕاهێنانی بۆ دەکرێت بۆ سبەینێ بەیانی. سڵاو لە بەڕەوەند وەکو پێشکەشکارێکی پرۆگرامی ڕۆژێکی نوێ چۆن باس لە نەریتی پێشکەشکردنی گۆرانی موزیکەکەی لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ. سڵاو لەبێ سۆنیا گیان، سڵاو لە بینرانی کورسات مەگەزین دەستان خۆش بە بەرنامەیەکی زۆر تایبەتە زۆر گرنگی بە ئاواز و موزیکی کوردی ئەیان ڕەسەنی کوردی ئەیان دەستان خۆش بێت بەرنامەیەکی زۆر تایبەتان هەیە وەکو بەرنامەی جومعانی ڕۆژێکی نوێ وەکو بەرنامەی ڕۆژی هەینی کە نەریتی بەرنامەکە بە جۆرێکی لێ هاتووە کە جیاواز لە ڕۆژەکانی تر لە شەمە تا پێنجشەمە ستایلی بەرنامەکە بە جۆرێکی جیاوازە تەوەرەکانمان باسکردنان لە تەوەرێکی تایبەت بەڵام بۆ ڕۆژی هەینی ئێمە ئاواز و میوزیک و فۆلکلۆری بە تایبەت کوردی زۆر گرنگی پێین و هەوڵین کە بەرنامەی ڕۆژی هەینیمان بەرنامێکی جیاواز بێ بۆ سبەینێک کە ڕۆژی هەینیە گۆرانی بێژێکی زۆر بەتوانامان لایە کە دەنگێکی زۆر تایبەتی هەیە وە گروپی مۆزیکە قسەشان لەگەڵا کردوون و کارەکانیانتان بینی بەرنامەکە زۆر جوانتر و ڕازاوترەکەن. کاتەتوانم بڵم تۆ پەیوەند بۆ بەیانی پرسیاری چاکتان بۆ ئامادە کردوون؟ نەک پرسیاری چاک لیستێکمان هەیە کۆمەڵە گۆرانی ئامادەکەن ئەو گۆرانی بێژە بێگومان لەگەڵ گروپە میوزیکەکەیە گۆرانی ئامادەکە بەڵام من لە پشتی ئەوەوە کە دانیشم بە دیارانە ئەوان پرۆڤی خۆیانەکەن من کۆمەڵێک گۆرانی تری بۆ ئەنووسمەوە بۆی کە بەیانی لە بەرنامەکەی جگە لە گۆرانانی ئامادەیان کردووە ئەو گۆرانەشمان پێشکەشکەن بۆیە سبەینێ بینەری بەرنامی ڕۆژێکی نوێ یانەکەم دەم خەمەبووە شاو جوان دەم خەمەبووە لە دەگەریەک جەلەمەبوو یانەکەم دەم خەمەبووە شاو جوان دەم خەمەبووە ئەی یاری سڵاو لە بە کاکشکار وەکو گۆرانی بێژێک ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ سەرخاڵی ڕاهێنانەکان بوون گۆرانی جە هونەرمەندێکە ئامادە کردووە. سڵاو بۆ ئێوەش هەڵمادا بتوانێت و ستایلیکەوە مەسەڵەن خۆم ئەتوانم تا ڕادەیەک بێڵێمەوە مامۆستا ئەسمانی سڵاوەری مامۆستا مەزێر خالقێ یەک بەرهەمی گروپی گەورەی کەلی کوردبیژنی کامکار و کامکارەکانە لە 5-6 مادەیەک ئەلەوە خۆی بینێتەوە. پێت وایە بینەران و ئەو کەسانەکە گوێگرن لەو جۆرە گۆرانیانە تا چۆن گوێگێر حەزی بۆ جۆرە بۆ ستایلە گۆرانی وتنانەیە؟ وڵاهی ئەرکی من و ئێمەمانان مەسەڵەن پاراستنی ئەو فۆرمەیە لە ئەو ستایلێ یاخود ئەو فۆرمەیە لە هونەری کوردی فۆلکلۆری کوردی بووی بتوانین و شتانەی کە هەن کە پێشتر وتراون هیچ نەبێت تا ڕادێک
ئەگەر جوانیانەکەین بتوانین بیپارێزین پێشم وایە تاکی کورد گوێگری کورد بەوە سەرخاڵ بێ باشترە ینی چکە بەڕاستی هونەری ڕەسەن ئەمەیە لە ڕاستیە. ئامادەکاریەکانی بەیانیمان زۆر باش ڕۆشتووە هونەرمەندی ئەم هەینیەمان کاکشکارە و دەنگێکی زۆر تایبەتی هەیە و هەموو هەفتەیەک ئێمە هەوڵمانە ئەو گەنجانە بینین کە کەمتر دەرکەوتنیان کەمتر هەلی ئەویان هاتوتە پێشەوە کە دەربکەون و گروپەکەمان گروپی ستایلی فۆلکلۆر و سونەتیە ینی گروپەکەمان هەموو ئامێرەکانمان کوردیە و ئیشەڵا بەرنامەیەکی زۆر جیاواز و باشە بێت. هەڵتان داوە زیاتر وەکو گروپەکەی خۆتان چ جۆرێک لە گۆرانیەکان ئامادە بکەن و بۆی پێشکەشی بینەرانی بکەن لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ؟ زۆر بە تایبەت جەخت ماکرۆ سەرەوەی کە ئەو کەسەی بۆ ئەو هونەرمەند کاکشکارەسە خەڵکی دەربەنی خانە بۆ ئەو گۆرانیانی کە لە دەربەنی خان ئەوترێت یان بۆ ئەو گۆرانیانی تایبەت بە سلێمانی حەزمان کرد ئەو گۆرانیانە هەڵبژێرین گۆرانیەکان تەواو کوردی بن هەوڵمانەوە هەڵیان ژێری. ئێوە کۆمەڵێک گەنجی موزیسیان و بەهرەمەندن کە پێکەوە بەردەوام بەرهەمی جوان پێشکەشەکەن بیرتان لەوە نەکرۆتەوە گروپێک دابمەزرێن و ناوی بنن؟ ڕاستی هەریەکەی لە گروپێکە ینی گروپێکمان هەیە بەڵام ئەم ستایلی ئێستامان ئیشەڵا نیازمان هەیە کە بیکەین بە گروپ و بەردەوام بین لە کار و چالاکی.